بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان سەڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. ئینسانی موسڵمان هەر جوانی و ناز و نیعمەتێکی ئەو دنیاە دەبینێت بیر لە ناز و نیعمەت و خۆشیەکانی بەهەشتێ دەکاتەوە. یەکێک لە زانایان دەفەرمێت ئەگەر ئینسان لە دنیادا نەگەیشت بە خۆشیەکانی دنیا و ئەو ئاواتانەی کە هەنی دڵ بەوە خۆش دەکات، دنیایەکی دیکە هەیە بۆ ئینسانی ئیماندار. ئینسانی ئیماندار هەموو خۆزگە و ئاواتەکانی لەو دنیاەدا لە ڕۆژی قیامەتدا لە ناو ناز و نیعمەتەکانی بەهەشتدا ئیشاڵڵا بەدەست دێنێت. خوای پەروەردگار وەختێک کە بۆمان باسی خۆشی و ناز و نیعمەتی بەهەشت دەکات، بۆمان باسی گوڵ و گوڵزار و ڕازاوەیی و ڕووبار و خۆشی و باخچە و ناز و نیعمەتەکانی بەهەشتێ دەکات. بۆچی؟ چونکە ئینسان دڵی بە سەوزایی خۆش دەبێت، دڵی بە گوڵ و گوڵزار خۆش دەبێت، دڵی بە ناز و نیعمەت و ڕووبار و کەش و هەوایەکی خۆش دەبێت. دەیخوای پەروەردگار لەو دنیادا وێنەیەکی ئەو بەهەشتەمان نیشان دەدات، بەڵام وێنەیەکی زۆر بچووک بۆ ئەوەی بیر بکەینەوە لە خۆشیەکان و ناز و نیعمەت و گەورەی ئەو بەهەشتەی کە خوای گەورە بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە لە ڕۆژی قیامەتێدا. لە فەرمایشتی پێغەمبەری داهاتووە صلی الله علیه وسلم ئەو بەهەشتە پڕ گوڵ و گوڵزار و خۆشی و ناز و نیعمەت و بۆن خۆشە، تەنانەت چەندین ساڵ 500 ساڵ لە ڕێ هەر بۆنی خۆشیەکەی دەڕوات. ئەوەندە پڕ ناز و نیعمەت و خۆش و ڕازاوەیە بۆ ئینسانی ئیماندار. بەڵام فەرقی دنیا لەگەڵ قیامەت ئەوەیە، ئەو دنیاە ئێستا کە ڕازاوەیە، ئێستا کە بەهارە، ئێستا ئەو گوڵ و گوڵزارە جوانە، بەڵام دوای دەمێک و مدەتێک و چەند ڕۆژێکی دیکە وشک دەبن و هەڵدەوەرێن. بەڵام لە قیامەتێدا ئەو بەهەشتە هەمیشە سەوزە، ئەو گوڵ و گوڵزارانە هەمیشە سەوزن، هەمیشە بۆن خۆشن، ناز و نیعمەتەکانی بەهەشتێ نەبراون. بەڵام هی دنیاە بڕاون وریا بە ئەی موسڵمان. یەکێ لە زانایان دەفەرمێت بەڕاستی دنیا وەکو تەنەکەیەک وایە کە لە ناو دەچێت و دەڕزێت، بەڵام قیامەت وەکو زێڕێک وایە کە قەت لە ناو ناچێ و هەمیشە هەر بەردەوامە و هەمیشە هەر وەکو خۆیەتی. ناز و نیعمەتەکانی دنیا دێن و دەڕۆن، خوای گەورە نیشانمان دەدا بۆ ئەوەی بیر لە قودرەت و دەسەڵاتی خوای گەورە بکەینەوە. بەڵام ناز و نیعمەتەکانی بەهەشتێک کە خوای گەورە بۆ بەندەی ئیمانداری خۆی ئامادە کردووە، هەتایی نابڕێنەوە. هەمیشە سەوزاییەکەیان بۆ نەخۆشەکەیان ناز و نیعمەتی بەهەشت، هەمیشە ڕازاوەیی بەهەشت بۆ ئینسانی ئیماندار بەردەوامە، قەت لە ناو ناچێت و هەتاییە. کەواتە ئەی ئینسان، ئەی موسڵمان، ئەی ئەو کەسەی کە بەتەمای بەهەشتی بیر لە ناز و نیعمەت و خۆشی بەهەشتێ بکەوە، وەختێک ڕازاوەیی دنیا دەبینی، وەختێک جوانی و بەهار دەبینی، پێی لە خۆبایی نەبی، خوای گەورەت لەبیر نەچێت، با ئەوە نمونەیەک بێت بۆ بیرکردنەوە لە بەهەشت و لە خۆشیەکان و لە ناز و نیعمەتەکانی بەهەشتێ کە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتێدا بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە. خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی بێبەشمان نەکا لە ناز و نیعمەت و گەورەی ئەو بەهەشتە و خۆشی ئەو بەهەشتە. خوای گەورە بیکێ قسمەتمان و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. ئامین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.